نمایشکردنی درەختە گردوو یان دارگوێز یەکەم فیلمی سینەمای ئێران لەسەر کیمیابارانی کوردستان کە بە شێوەیەکی تایبەت باس لە کیمیابارانی شاری سەردەشت دەکات لە سینەماکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردووە و بڕیارە لە داهاتوویەکی نزیکیشدا لە باشوور و باکووری کوردستانیش نمایش بکرێت. دارگوێز کە لەلایەن دەرهێنەری بەناوبانگی ئێرانی محەممەد حوسێن مەهدەویانەوە بەرهەم هاتووە باس لە سێ قۆناغی ژیانی وەستا قادر مەولانپور خەڵکی سەردەشت دەکات کە لە کیمیابارانی ساڵی 1970 سەردەشت بنەماڵەکەی بوونە قوربانی چەکی کیمیایی. محەممەد حوسێن مەهدەویان دەرهێنەری دارگوێز لە پەراوێزی نمایشکردنی فیلمەکەی لە یەکێک لە سینەماکانی تاران کە ژمارەیەک لە خەڵکی سەردەشتیش ئامادەبوون لە وەڵامی پرسیارێکدا کە بۆچی ئەم بابەتەی هەڵبژاردووە ڕایگەیاند. به حال یک فاجعه بزرگ انسانی من وقتی اولین بار شنیدم در جریانش قرار گرفتم که با این جزئیات و با این اهمیت و با این بزرگی کاتێک بۆ یەکەم جار ئەم کارەساتە گەورە مرۆییم بیست هەستمە کرد گەورەی و قوڵی کارەساتەکەمان نەناسیوە. وتم کارەساتێکی ئاوە لە شەڕی 8 ساڵی ئێران و عێراق کە ڕووی داوە ئێمە لێی بێئاگەین. لەوانەیە لە سەردەمی ڕووداوەکە بەهۆی ترس لە دروستکردنی دڵەڕاوچەی گشتی وەکو پێویست باز نەکرابێت. بەڵام خاڵی ناخۆش ئەوە بوو کە ساڵانی دواییش لەبیر کرا وەکو پێویست باز نەکرا. بۆیە کاتێک ئاگدار کرام پێم باش بوو بکرێتە فیلم و لە چوارچەوەی سینەمادا بەشێک لەم تراژیدیایە نیشان بدرێت و تۆمار بکرێت. اونجور که باید به آسیب‌های این فاجعه پرداخته نشد. وقتی من در جریان این داستان قرار گرفتم احساس کردم خیلی زمان خوبی است برای اینکه یک فیلم راجع به موضوع ساخته بشه و در قالب یک فیلم سینمایی بخشی از این فاجعه ماندگار بشه. دارگوێز کە 2 ساڵ پێش لە فستیواڵی فیلمی فەجری تاران کاندیدی 12 خەڵات بوو توانی 2 خەڵاتی وەربگرێت لەلایەن بینەرانی فستیواڵیشەوە وەکو دووەم باشترین فیلمی فستیواڵ هەڵبژێردرا. دەرهێنەری دارگوێز باس لە نمایشکردنی دارگوێز لە باشوور و باکووری کوردستان دەکات. تا جایی که من اطلاع دارم قرار فیلم اکران‌هایی در مثلا تا شوێنی ئاگدارم بڕیارە لە کوردستان عێراق و تورکیا و لا چەند شوێنێکی دیکەش فیلمەکان نمایش بکرێت و خەڵکێکی زیاتر ئاگداری بن و ئەم تراژیدیایە زیاتر بناسن. از مرزهای ایران هم با این داستان مواجه بشن. پەیامی بنچینەی دارگوێز هیوا و بەردەوامی ژیانە، هیوایەک کە وەستا قادری قارەمانی فیلمەکە لە کۆڵی گرتووە. ئەمە هیوایە لای قوربانیانی چەکی کیمیاییش دروست بووە کە هیوادارن بە بینینی ئەم فیلمە زیاتر لە هەمیشە ئاوڕ لە ژیان و زامەکانیان بدرێتەوە.